ئێستا ئێمە چارەخوازێکی بەڕێزمان لەگەڵدایە چەندەها جار سۆنەری کردو وتیانە پرۆستاتت ڕێژەکەی نزیکە لە ڕێژەی طبیعی. سڵاوی خی گەورتان لەبێ خۆشەویستان. پرسیارێکی ئایا قەبارەی پرۆستات پەیوەندیەکی ڕاستەوانەی هەیە لەگەڵ پەیدابوونی نیشانەکانی ئەو نیشانانەی بۆی پرۆستاتەوە تووشی چارەخوازە بێ و پەیوەندیەکی ڕاستەوانی هەیە لەگەڵ ئەوەی کە احتیمالی زیاتر توشبوون بە وەڕەم یاخود زیان گەاندن بە گورچیلە یاخود پەیوەندیەکی پێچەوانەیە. خۆشەویستان بە شێوەیەکی گشتی پرۆستات تاوەکو گەورەتر بێ بە تایبەتی ئەگەر بۆ دیوی ناوە گەورە بێت احتیمالی توشبوون بە نیشانەکانی پرۆستاتی زیاترە واتە لەوانەیە ڕێڕەوی میز بگیرێ و تووشی نیشانەکانی پرۆستات بێ و احتیمالی هەیە تووشی وەرم بێ و احتیمالی هەیە میزەکە بگەڕێتەوە تووشی سزبوونی گورچیلە ببێ. بەڵام ئەم پەیوەندیە پەیوەندیەکی 100% نییە. هەندێک جار ئەکرێ پێچەوانەکەی ڕاست بێ واتە ئەکرێ پرۆستاتەکە گەورە بێ بەڵام بۆ دیوی دەرەوە هیچ ڕێگای میزی نەگر بێ و خاوێنیش بێ و زیانیشی بە گورچیلە نەگەیان بێ و لە هەمان کاتدا ئەکرێ پرۆستاتەکە بچووک بێ بەڵام ڕێژەی گەورە بوونەکەی بۆ دیوی ناوە بێت و ڕێگڕی میزی گرتە بێ و میزەکە و پێویست بەتاڵ نەبێ و بگەڕێتەوە گورچیلەکان و گورچیلەکە سز بکە یاخود هەندێک جار بچووکیش بێ و لەوانەیە وەڕەمیش بێت. ئێستا ئێمە چارەخوازێکی بەڕێزمان لەگەڵدایە چەندەها جار سۆنەری کردو وتیانە پرۆستاتت ڕێژەکەی نزیکە لە ڕێژەی طبیعی. بەڵام دوای ئەنجامدانی پشکنی بۆمان دەرکەوت کە کلیەکانی تا ڕادەیەک سس کردووە و ڕێژەیەکی زۆری میز ئەمێنێتەوە لە ناو میزڵدان لەبەرەوەی گەورە بوونەکەی بۆ دیوی ناوەی پرۆستات بوو بۆ دیوی ناوەی بۆری میز بوو ڕێڕەوی میزی گرتە بوو میزەکە تەواو بەتاڵ نەبوو ئەگەڕایە و گورچیلە. ئێمە سوپاس بەخوای گەورە هەستین بە دەرهێنانی ئەم پرۆستاتە بە نازور بە سەرکەوتوی بەبێ ئەوەی هیچ کێشەیەک بۆ چارەخوازە دروست بێ و لە داهاتوشدا ئینشاڵە چارەخوازەکە هیچ کێشەیەکی نابێ. زۆر سوپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی بە هیوای لە ساغ تەندروستی بۆ هەمولایەک زۆر سوپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی